پێشتر مەریەم بوو، ئێستا ژیانە، بەڵام خۆی دەڵێ 10 ساڵە وەک منداڵێکی ونبووی هەڵەبجە گەڕاوەتەوە کەچی هەڵەی پزیشکی سەرگەردانی کردوێتەوە و ئێستا بەتەنیا دەژی. وەڵا خۆزگە هەر نەگەڕێنەوە، ئەگەر وەکو مندت کارەساتیان ساحب ناسنامە بن، نافیە نەسەب بن، ئەو وەزع پێشتت خۆزگە هەر دانیشین لە وڵاتەکەی خۆتان لای ئایلە و کەسوکاری خۆتان معەزەز مکەرەم، وەکو ئێمە وێل نەبین و بە تەنیا پاش 10 ساڵ گەڕانەوەم بوو کوردستان هەر بە تەنیا و چاڕوان و کێشەکەمانەوەیە کە سنتەرێکمان نییە کە کاتێ مناڵی خۆی ناسێنێ فەحسەکانیەک لا بکرێتەوە، بەڕاستی ئەمانە گرنگە بۆ ئێمە، یعنی هەموو تووشی قەلەقی بووین، هەموو تووشی ئەوە بووین، یعنی وامان لێ هاتووە کە مناڵەکانیشمان بێتەوە باوەڕمان بە فەحسەکان نەماوە بەڕاستی. کونسوڵی کۆماری ئیسلامی ئێران لە سلێمانی دەڵێ بە ئەرکی خۆمانی دەزانین وەک ئێران کاراسانی بکەن تا منداڵانی بێسەروشێن و ونبووی هەڵەبجە بۆ ئامێزی خێزانەکانیان بگەڕێنەوە. همونطور که گفتم ئێران خۆی جیا ناکاتەوە لەو کارەساتە گەورەیەی بەسەر خەڵکی هەڵەبجەدا هاتووە و تەواوی هەوڵەکانمان لەو ڕووەوە خستووەتە گەڕ. هەوڵ دەدەین منداڵەکان بە ئامێزی دایک و باوکیان شاد ببنەوە. تەواوی هەوڵەکانی خۆمان لەم بوارەدا تەرخان دەکەین، جیاکاری ناکەین. ئەوە ئەرکێکی مرۆیی و ئیسلامیانەیە کە منداڵەکان بەپێی ئەو کارت و بەڵگانەی پێیانە بە کەسوکاریان شاد بکەینەوە. ئەوە ئەرکی ئێمەیە. و به ایران رفتن با شناسایی و اسامی رو که میگیریم بتونیم به خانواده‌هاشون وصل بکنیم و این جزء وظیفه ما هست. لە ڕۆژی گیانی مناڵانی ونبوودا 76 خێزانی هەڵەبجەیی سکاڵایان لە دادگا تۆمار کردووە، 190 منداڵیان ون بووە. بۆ مەبەستەش لە مۆنومنتی شەهیدانی هەڵەبجە ئیڤێنتێک بەڕێوە چوو. ئەمانەوێت ئەمساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو ئەو نائومێدیەی کە لەلای کەسوکاری مناڵەونبووەکان دروست بووە بتوانین ئومێدێکیان پێ بدەینەوە کە ئەم کەیسە زیندووە و کەیسەکە ئێستا لە ئاستی ئەنجومەنی وەزیران بۆردێکی بۆ دروست کراوە. هیوادارین ئەم مەراسیمانە ببێتەوە کارێک کە بۆ داهاتوو بۆ ڕۆژانی تر ئەم بۆردە بکەوێتە سەرخەت و بتوانێت سۆراغی ئەو ونبوانە بکات کە کەسوکارەکانیان داوایانەکەن. تا ئێستا و دوای 36 ساڵ لە تاوانی کیمایبارانی هەڵەبجە سەنتەرێکی پێشکەوتووی پشکنینی ترشی ناوەکی DNA لە پارێزگاکە نییە. ئەوەش بووەتە بربەست و کێشەیەکی سەرەکی بەردەم گەڕانەوەی مناڵە ونبووەکانی هەڵەبجە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.